مامۆستایان و بەشێک لە بەڕێوەبەری خوێندنگا و خوێندکارانی سنووری ڕانیە و دەوروبەری لە بەردەم لقی یەکێتی مامۆستایانی ڕاپەڕیندا کۆبوونەوە و بەڕێ پێوان چوونە بەردەم بەڕێوەبەرێتی پەروەردەی ڕانیە. مامۆستایان بەدەم گوتنەوەی دروشمی جۆرا و جۆرەوە داوای گەڕانەوەی مافەکانیان دەکرد و ئەو هاوکاریانەشیان ڕەت دەکردەوە کە وەزارەتی پەروەردە بڕیاری داوە لە ڕێکخراوێکی ئەڵمانی و ژووری بازرگانیەوە دابینی بکات. ئەو کۆبنەوەی ئەمڕۆ جارێکی تر پەیامێکی ناڕزایی دەدا بە حکوومەت و بە حیزبە بێباکەکان لە بەرامبەر مافەکانی هاوڵاتیاندا. ئێمە وەکو مامۆستایان و کەسوکاری هاوڵاتیان و سەرجەمتین و توێژەکان تەنانە خوێندکارە خۆشەویستەکانشمان بەردەوامین، بێزار نابین، مادوو نابین، مادام وا حەز دەکەین پەیامێکمان پەیامەکەشمان ڕوبەڕووی دەسەڵاتداران دەکەینەوە. خۆپیشاندانەکەی ئەم جارەی مامۆستایانی ڕانیە لەوانەی پێشووتر جیاواز بوو. لە سلێمانی و قەزای پێشدەر و ناحیەکانی دەوروبەری ڕانیەوە مامۆستایان بەشداریان تێدا کرد. مامۆستایان لە ڕاگەیەندراوێکدا بەردەوام بوونیان لە بایکۆتکردنی هۆڵەکانی خوێندن دووپات کردەوە و پشگیری خۆشیان بۆ هەر دەستە و گروپێک ڕاگەیان کە داکۆکی لە مافەکانی مامۆستایان بکات. کە ڕێگا چارەکان و بەدەنگەوە هاتنی مامۆستایان لەلایەن حکوومەت و وەزارەتی پەروەردەوە بخرێنە ڕوو. لەگەڵەوەشدا دڵنیای بدرێتە مامۆستایان لە جێبەجێکردنی بەڵێنەکانیان. سێ لێرەوە وتەی بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی ڕەت دەکەینەوە لەسەر شکاندنی بایکۆت. پێویستە ڕوونکردنەوە بدات و داوای لێبوردن لە تەواوی مامۆستایان بکات. بەشێک لە خوێندکارانی ڕانیە شان بەشانی مامۆستایان هاتبوونە سەرشەقام و نیگەرانیان بەرامبەر ئەو دۆخەی ئێستا دەردەبڕی بۆ ئەوەی دەرگای خوێندنگاکان بکرێنەوە و پرۆسەی خوێندن دەست پێ بکات، داواکاری مامۆستاکانیشان جێبەجێ بکرێت. من دەمەوێت حکوومەت موچەبدا بە مامۆستایان بۆەوەی مامۆستایان قوتابخانە بکاتەوە ئێمەش بچینە ناو هۆڵەکانی خوێندنەوە و خوێندنی خۆمان بکەوت و مستەقبەل ئەم ساڵمان نەفەوتێت. ئەس لێ بچێ مەکتەبە؟ بەڵێ. وەزارەتی پەروەردە و بەڕێوەبەراتی پەروەردەی سلێمانی بڕیاریاندا شەمەی ڕابردوو پرۆسەی خوێندن لە پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە و هەردوو ئیدارەی ڕاپەڕین و گەرمیان دەست پێ بکات و مامۆستایان بایکۆت بشکێنن. بەڵام لە بەرامبەردا مامۆستایان هێندەی ترگر بوونەوە و ناڕەزایەتیەکانیان توونتر کرد و بە خۆپیشاندانی فراوان وەڵامی داواکاریەکانیان دایەوە. هەنگاو محەممەد ئێنارتی، ڕانیە.